41 ساڵ بەسەر جینۆساید و ئەنفالی بارزانیەکان تێدەپەڕێت کە دەستپێکی ئەنفالەکانی دواتر و قۆناغەکانی دواتری ئەنفالی گەری کوردستان بوو. 8,000 بارزانی ئەنفال کران، بەشێکیان ڕاگوێزران و بێسەروشۆین کران. تا ئێستاش حکوومەت یاریمی کوردستان داوای قەرەبووکردنەوە و هەڵگرتنی بەرپرسیارەتی ئەم تاوانەی ڕژیمی باسی ڕووخاو لە حکوومەتی عێراق دەکات، بەڵام ئایا تا چەندە کار لەسەرم بابەتە کراوە و ئەوانەی کە قوربانی دەستی ئەنفالن تا ئێستا چەندە توانویانە بە مافەکانی خۆیان بگەن. لەگەڵ بەڕێز لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە قسە دەکەم لە هەڵەبجەوە لەگەڵما. بەڕێز لوقمان سپاس کە لەگەڵ کوردستان 24 دیارەکە ئەمە یەکێک لە قۆناغەکان و دەستپێکی قۆناغەکانی دیکەی ئەنفال بووە لە کوردستان بەسەر گەری کووردا هاتووە. وەکو کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە بەگشتی تا چەندە ئەم بەرپرسیارەتە لەسەر حکوومەتی عێراق دەبینن بۆی کە قەرەبووی بنەماڵەی ئەنفال و هەروەها کیمیاباران بکاتەوانەی کە قوربانی ڕژیمی دەستی باسی ڕووخاون. سەرەتا سڵاوم بۆ ئێوەی بەڕێز و لەڕێی ئێوەشەوە سڵامان بۆ بینەران و بیسەرانی بەڕێز. لە ساڵیادی پرۆسەکانی ئەنفال پرسە و سەرخۆشی خۆمان بۆ کەسوکاری سەرجەم ئەنفال کراوەکان ڕادەگەێنین و لە هەمان کات بەتایبەتی بۆ کەسوکاری ئەنفالی بارزانیەکان کە بەداخەوە ئەمساڵ مەراسیم نەگیرا تا لەوێ لە خزمەتیانە بەشدار بین و لە نزیکەوە هاوخەمی و هاوسۆزی خۆمان بۆ کەسوکاریان دەرببڕین. بەداخەوە ڕژێمی بەعز بە پلانێکی ئەسکەری و نەخشەدا ڕێژرا و قۆناغەکانی ئەنفالی دەست پێ کردووە و لە بارزانەکانەوە دەستی پێکرەوە بە مەبەستی بنبڕکردنی و لە ناوبردننی بارزانەکان ئەگەر بین بەراوردی کەین لەو کاتەوەی کە تا ئێستا بارزانەکان بەهۆی ئەوەی کە نێرینەکانیان لە 15 ساڵ بۆ سەرەوە ئەنفال کرابوون، توانم بڵێم ماوەیەکی زۆر بارزانەکان لە خستنەوەی وەچە و زۆربوونی بارزانەکان ئەشتەری بارزانەکان بەو پلانەژ ڕژێمی بەعز ئەو نەخشەی داڕێژراوە. دواتریش پرۆسەکانی ئەنفالی تر دەستی پێکرد. ئەوەی کە جێگەی پرسیارە و ئەوەی کە جێگەی سەرنجە لای ئێمەی قوربانیان و سەرجەم قوربانیانی هەرێمی کوردستان التزام نەکردنی حکوومەتی عێراقیە بە ئەو ئەرکانەی کە ئەکەوێتە سەرشانی بەرامبەر بە گەلی کورد و ئەبینی لە شوێنەکانی تری عێراق ئەو بڕگانانەی کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق دەرچووە جێبەجێ کراوە و عێراق ملتەزم بووە بە قەرەبووکردنەوە تەنانەت نەک بۆ خودی عێراقیەکانیش بگرە بۆ وڵاتی کوێتیش کە لەلایەن ڕژێمی بەعسەوە داگیر کراوە هەموو ئەو ئەرکانەی کە کەوتە سەر حکوومەتی عێراق بە ئیجباری لێ سەندرا. بەڵام بۆ گەلی کورد و بۆ قوربانیانی گەلی کورد تا ئێستا حکوومەتی عێراقی بۆ 1.6 اعتزاری نەهێناوەتەوە. ڕاستە ئێمە ئەزانین ئەم حکوومەتە توانم بڵێم دەستی نەبووە لەم ئەنفالکردن، بەڵام ئەم حکوومەتە میراتگەری حکوومەتی پێشووە. ئەم حکوومەتە چۆن التزامی کرد بە قەرەبووکردنەوەی دووجێل، قەرەبووکردنەوەی کوێت، ئەبێ ئاواژ التزام کە بە قەرەبووکردنەوەی هەموو پرۆسەکانی ئەنفال لە بارزانەوە تا هەڵەبجە و تا شوێنەکانی تر. باشە، جگە لەوە بەشێک لەو گۆڕە بە کۆمەڵانەی کە قوربانیانی ئەنفالی تێدان هەڵ نەدراوەتەوە یا ئەو ڕووفاتانەی کە لە نێو گۆڕە بە کۆمەڵەکاندان هێشتا نەگەڕێنراونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان، چۆن کار لەسەر ئەم بابەتە کراوایە؟ هیچ بەڵێنێک هەیە بۆی کە کار لەسەرم پرسە بە شێوەیەکی جدی لەلایەن حکوومەتی عێراقەوە بکرێت؟ ئەتوانم بڵێم ئەوە دوولایەنەیە، کەمتر خەمیش لەلایەن لەو کات و ساتانەی کە کورد پێگەی بە قووەت بوو لە عێراق و ئێمە ئەمانتوانی زۆر شتی تر بکەین. بەداخەوە نەتوانرا ئەوەی کە ساڕێژکردنی زامی قوربانیەکان و گێڕانەوەی ڕووفاتی شەهیدەکان بۆ زێدی خۆیان کەمتر خەمیە توانم بڵێم لە خودی بەرپرسانی ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان بوو تا ڕادەیەک و ئەو مماتەڵەکردنش کە ئێستا ئەیبینین لەلایەن خودی حکوومەتی عێراقیەوە و بە تایبەتی بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان بە شێوەیەک ئەو کەیسانە بچوو گەکرێنەوە. ئەگەر ئەبینین بۆ ئەو کەیسانەی کە مەبەستیانە خۆیان زۆر بە گەورە ئیشی لەسەرەکەن و لە پەرلەمان یاسای بۆ دەرەکەن و ماف و امتیاز دەدەن بە کەسوکاری قوربانیەکە، بەڵام بۆ کەیسەکانی ئەنفالی بارزانەکان و هەڵەبجەوە گەرمیان ئەبینین تا ڕادەیەک ئەگەر ئیشێکیش بکرێت لەژێر فشار و لەژێر ڕازیکردنی توانم بڵێم کەسایەتی و بەرپرسەکانە، نەک وەکو التزامێکی
یاسایی و ئەخلاقی وەکو حکوومەتێکی مرکزی کە چۆن ئێستا هەموو بڕیارەکان و هەموو شتەکان گەڕاوەتەوە بۆ حکوومەتی عراقی فدرال. باشە بەڕێز حکوومەتی عراقی فدرالی بە یەک چاوسێریکات چۆن بەڵێ حکوومەت یاریمی کوردستان بەردەوام جەخت لەوە دەکاتەوەکەم بەرپرسیارەتە دەبێت حکوومەتی عراق هەڵی بگرێت. ئایا لەگەڵ هەموو ئەم هەوڵانەدا هیچ نیەتێکی جدی لەلایەن حکوومەتی عراقەوە دەبینن بۆ چارەسەرکردنی یەکجارەکی ئەم بابەتە وەروەها تر یەکلایکردنەوەی ئەو کەیسانی کە ئێستا بەڕێزیشت ئاماژەت پێکرد؟ بەدڵنیایەوە ئێمە دەبێت گەشتبین بین بۆ ئەوەی ئومێدەکانمان بە شێوەیەک بێ کە بنیاد نەربن بەڕاستی. بەڵام ئەوەی کە ئێمە بەدیەکەین و ئەوەی تا ئێستا ئەیبینین بەداخەوە دڵخۆشکەر نییە بۆ قوربانیەکان و ئێمە بەڵگشمان هەیە. ینی ئێمە چەند جارێک لە ئاستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو کاتە بەڕێز مالکی و دواتر عەبادی و ئەوانەمان بینی لە نزیکەوە ئەو معاناتانەی نمونە قوربانیەکانی هەڵەبجەمان بۆ باسکردن و تەنانەت گەیاندنی پەیامی ئێمە لەلایەن پەرلەمانتارەکانی هەڵەبجە و شوێنەکانی تری هەرێمی کوردستانەوە. بەڵام استیجابەی ئەوان بۆ ئەو بابەتە زۆر ئیجابی نەبووە. بۆیە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی لەسەر ئەو بابەتە بوەستێ و بۆرتێک لە ئاستی هەرێمی کوردستان دروست بکە و ئەو بۆردە بتوانێت هەماهەنگێکی جددی هەبێ لەگەڵ قوربانیەکان و لەگەڵ کۆکردنەوەی ئامار و داتایەک بۆ ئەوەی کە وەکو بەڵگەیەک لە بەردەستمانە بێ بۆەوەی کە تۆ بتانی داوای چیەکەی لە حکوومەتی عراقی و لە هەمان کاتیش لە کاتی دانووسانەکان بۆ تشکیلکردنی حکوومەتی عراقی فدرال بکرێتە مەرجێکێک لە مەرجەکان بۆ ئەوەی حکوومەتی عراقی چۆن التزامی کرد بە قەرەبووکردنەوەی کوێت، چۆن التزامی کرد بە قەرەبووکردنەوەی شوێنەکانی تری عراق، ئاواژ التزام کا بە قەرەبووکردنەوەی پرۆسەکانی ئەنفال کیمیابارانی هەڵەبجە و شوێنەکانی تری هەرێمی کوردستان. چونکە بەڕاستی هەتاوەکو ئێستا ئەوەی کە ئێمە ئەیبینین حکوومەتی عراقی فدرال خۆی دەزێتەوە لەو واقعی کە هەبووە تەنانەت زۆر جاریش بابەتەکان بە شەخسەنە کراون هەماهەنگیە کرێ یان بۆ دڵسۆزیە کرێ بۆ شوێنێکتر فرامۆژە کرێ ئەمە بێ بە یەک پاکێج سەر بکرێ و لە پرۆسەکانی ئەنفال و هەڵەبجە هەر هەمووی بخرێتە ناو بەرنامە و حکوومەتی هەرێمی کوردستان ئامارێکی دقیقی زیانەکانی هەبێت بۆ ئەوەی بتوانێت لەسەر ئەو ئامارە دانوستاندن لەگەڵ حکوومەتی مرکزی فدرال بکات. باشە سەبارەت بە مافو امتیازاتی کە سوکاری قوربانیانی ئەنفال و شەهیدان کە ماوەیەکی زۆرە حکوومەتی هەرێمی کوردستانیش دانوستانی لەسەر کردووە لەگەڵ حکوومەتی عراق، ئایا هیچ جیاوازێکە لەگەڵ ئەوانەی کە لە عراق بۆیان دابین دەکرێتی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان هەیە چی کراوە لەم بارەوە کە بتوانێت بڵین ئەکرێت ئەنجامێکی دڵخۆشکەری هەبێ؟ بەدڵنیایەوە جیاوازی هەیە لە امتیازەکانی کە سوکاری شەهیدان لە هەندێک خاڵە حکوومەتی عراقی فدرال من حەو هاوکاریەکانی بۆ کە سوکاری شەهیدان زیاترە لە هەرێمی کوردستان و بەداخەوە لە هەرێمی کوردستان یەک شەهید بۆ 3 شەهیدی کە سوکاری ئەنفال 450,000 موچەی پێدا، بەڵام ئەوان هەر یەک شەهیدێکیان زیاتر لە 1,200,000 وەرەگرێت و بەپێی ڕێژەشە بۆ هەر شەهیدێک کە زیادە بێ ڕێژەیەک لە موچەکەی زیاد دەکات. بەڵام لە خاڵێکی ترا ئەوان موچە نادەن بە وارسی شەهیدێ ئەگەر تەمەنی لە 18 ساڵ بۆ سەرەوە بێت. بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستان کە سوکاری ئەنفال و شەهیدانی کیمیاباران ئەو خاڵە جیاوازانیان هەیە کە ئەتوانم بڵێم لە هەندێک خاڵە حکوومەتی هەرێمی کوردستان سوودی یان التزامی زیاتری کردو بۆ کە سوکاری شەهیدان و لە هەندێک خاڵیش حکوومەتی عراقی لە ڕووی پێدانی منحەیەکی زیاتر بە وارسی شەهید بۆکردنەوەی خانوو بۆ ئەو مافو امتیازانەی کە وارسی شەهید دەیەوێت لە دامەزراندن لە هەموو کارانەی کە پێویستە بکرێت. وەکرێمانە هەماهەنگی بکرێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو التزاماتانەی کە ئەکەوێتە سەری بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژە یاسایانە جێبەجێکە، بەڵام پێداگر بێ لەوەی کە نابێت وارسی شەهیدانی جینۆساید منحەکانیان یان موچەکانیان ڕابگیرێ بەهۆی ئەوەی کە تەمەنیان لە سەروی 18 ساڵەوە بوو بێت. باشە لە ئاستی نێودوڵەتیدا چه هەنگاوێکی گرنگ هەیە بۆی کە ئەم بابەتە بە شێوازێکی گشتی کاری لەسەر بکرێت بۆ بە جینۆساید ناساندنی ئەو تاوانانەی کە بەرامبەر بەگەلی کورد لە قۆناغە جیاوازەکاندا ئەنجام دراوە وەکو کۆمەڵی قوربانیانی هەڵەبجەش؟ ئایا بەشداریتان لەم بابەتە کردووە؟ هیچ هەوڵێکی ئەنجامێکی ئەوتۆ هەیە لەم بارەوە؟
بەڵێ بەداخەوە لەبەرەوەی ئێمە لەو کات و ساتانەی کە کیمیاباران و پرۆسەکانی ئەنفال بووە لە ئاستی نێودەوڵەتی پشتیوانێکی گەورەی حکوومەتی عێراقی کراوە و ئەو بابەتەش بە بابەتی ناوخۆ ئەژمار کراوە بۆیە لە ئاستی نێودەوڵەتی لەو کات و ساتانە دەنگدانەوەیەکی ئەوتۆی نەبووە یان بگرە خۆیان لاداوە لەو واقعی کە بووە لە عێراقا بەڵام دواتر لە ڕێگای ئەوەی کە دنیای دەرەوە و کرانەوەی دوای ڕوخانی ڕژێمی بە کرانەوەیەک بەڕووی عێراقا کرایەوە بەڵام ئەبینین لە دادگا عەدلی نێودەوڵەتی کاتێک دیاری کرا بۆ وەرگرتنی ئەو مەلەفانەی کە ئیشیان لەسەر بکرێ و التزامکردنی عێراق بە اتفاقی ڕۆما یەکێک لەوەیە کە بەداخەوە تاوەکو ئێستا عێراق التزامی بەو اتفاقەوە نەکردو بۆیە زۆر جار حتا بۆ مەسەلەی پرۆسەکانی قوربانیانی یەزیدیەکان کە دادگای عەدلی نێودەوڵەتی نەیتوانێت و کەیسە وەربگرێت لەبەرەوەی عێراق التزامی نەکردووە بۆیە ئێمە بەڵام ئێمە وەک کۆمەڵی قوربانیان توانیمانە بە پێی و پەیوەندیانەی کە هەمانە لەو مەحفلانەی کە ئێمە وەکو کۆمەڵە ئەندامین بتوانین بەشدار بین و تاوانی کیمیابارانی هەڵەبجە وەک تاوانێکی نێودەوڵەتی بدەین بەڕووی ئەو سەفیر و قونسوڵ و وڵاتانەی کە لەو کۆنفرانس و لەو دیبەیتانە بەشدارە بن بەڵام وەکو ڕاستی وەکو واقعێک نەتوانراوە ئەو کەیسە لە ئاسی نێودەوڵەتیە بە جینۆساید بناسێنرێ و ئەو پەرلەمان و ئەو لایەنانش کە دەنگیان لەسەرداوە تەنها لە ئاستی پەرلەمان نەک لە ئاستی حکوومەتەکان بووە بۆی التزامات دەکەوتە سەر هیچ لایەک بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی کیمیاباران و ئەنفال. بەڵێ بەڕێز لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجە زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بوو.